جوتیارێکی نمونەی سەر کۆلا هەڵەبجە هەوڵی داوە کە 45 جۆر کوولەکەی جیاواز بەرهەم بهێنێ. ئێمە ئەمڕۆ بە گرنگمان زانی کە لەسەر ئەم بابەتە لەگەڵ ئەو جوتیارە نمونەیە گفتوگۆ بکەین بۆ ئەوەی کە خۆی باسێکمان لە ئەم داهێنانەی خۆی بۆ بکە، باسێکمان لە جۆری کوولەکەکان بۆ بکە و جیاوازیەکان لە نێوانیانە چیە و کێشیان چەنە، واتە بە شێوازێکی ورد لەسەر ئەم بابەتە گفتوگۆەکەین لەگەڵ بەڕێز حامید عوسمان کە بەڕێزیان جوتیاری نمونەین و ئێستا لە شاری هەڵەبجەی خۆشەویستەوە بە شێوازێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاک حامید ئەم کاتت باش، سڵاوت لێبێ. ئەگەر باسێکمان لە داهێنانە نوێەکەی خۆت بۆ بکەیت کە بەرهەمهێنانی 45 جۆر لە کوولەکەیە، فەرموو. سڵاو لێبێ کاک حامید، بیانی باش. کاک حامید سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. ئەگەر گوێبیستی ئێمەیت فەرموو وەڵاممان بدەیتەوە. ئەم کاتی بەڕێستان و کاتی هەموو بینەران و بیسەرانی خۆشەویستی کورسات باش، بەیانی هەموو لایە باش. زۆر باشە کاک حامید، لە دەستپێکە باسم لەوە کرد کە بەڕێستان لە ئەم ساڵدا 45 جۆری جیاواز کوولەکەتان بەرهەم هێناوە. ئەگەر خۆت باسی ئەم داهێنانەمان بۆ بکەی بابزانین ئەم 45 جۆر کوولەکەی کە بەڕێستان بەرهەمتان هێناوە بە شێوازێک بووە و جیاوازی لە نێوان بەروبوومەکانە چۆن چۆنیە. زۆر سپاس بۆ بەڕێستان، هەرچەندە سەوتەکە زۆر کزاوە زۆر کزی ئەگاتە لای من. ئێستا لە کێڵگەی کوردستان زیاتر لە 45 جۆر کوولەکە بوونی هەیە لە کێڵگەکەمان، کێڵگەی کوردستان و سەردانکەرێکی زۆری کێڵگەکەمان هەیە و ئەو جۆر و نەوعیانەی کە لە جۆرەکانی کوولەکە هەیە کە لە سەر تاسەری عێراق و سەر تاسەری جیهاندا ئەو جۆرە کوولەکانەمان کۆ کردوێتەوە هێناومانەتە کێڵگەکەمان. هەر یەکی و بەهاو جۆر و نەوعەتی خۆی هەیە، چەندەها جۆری کوولەکەمان هەیە کە بۆ یەکەم جارە لە عێراقدا بناژرێت و توانیومانە سەرکەوتنێکی زۆر باشی تیا بەدەست بێنین و بتوانین ئەو جۆرە تۆوانە زیاوی بکەین لە کێڵگەکەماندا و چەندەها جۆر لەو 45 جۆرە زیاومان کردووە بۆ ئەم ساڵ جوتیارانێکی زۆری خۆشەویست ئیسپادەیەکی باشیان لێ کردووە و ئەو تۆوانەیان وەرگرتوۆتەوە لە کێڵگەی کوردستان و ئێستا لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان و بگرێت لە هەموو عێراق و دەروەی عێراقیش ئیسپادە لەو تۆوانەی ئێمە ئەکەن. بەڵێ کاک حامید، لەگەڵ کۆکردنەوەی ئەو جۆرە تۆیە کوولەکانە لە بەشەکانی تری عێراق یاخود لە ناوچەیەکی ترەوە هێنابێتان، ئایا لەو زەویەی کە ئێوە هەتانە وەکو ئێوە توانن کشتتوکاڵی تیا بکەن و بەروبوومەکانی تیا گەورە بکەن، هەمویان توانیویانە بگونجێن لەگەڵ خاکەکەیا و بە باشیش ئەم بەروبوومانە بێتە بەردەست و شێواز و جیاوازیەکانیش بە شێوازێکی باش لە بەردەستا بێت؟ بەڵێ بە دنیایەوە ئێمە بەهۆی ئەو کۆنداکتەی کە هەمانە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتیەکان و بەڕێوەبەری توێژینەوەی کشتتوکاڵی خاستن بەڕێوەبەری توێژینەوەی کشتتوکاڵی سلێمانی بە سوپاسەوە زۆر هاوکارمان بوون و ئێمە ئەو ئیش و کارانی کە ئیکەین لە کێڵگەکەماندا دائیمەن ئەو ئەندازیارە خۆشەویستانەی کە لە بەڕێوەبەرایەتی گشتیەکان و ئەو خۆشەویستانەمان کە ئەندازیاری کشتتوکاڵین و ئەو ئەندازیارە سەرپەرشتیارانی کە لە کێڵگەی کوردستانە سەرپەرشتیاری کێڵگەکە ئەکەن. لە ڕاستیدا ئێمە بە شێوازێکی زۆر علمی و بە شێوازێکی زۆر فەنی ئەو جۆرە تۆوانەی کە هەمانە بەدەر لە کوولەکانیش ئیش و کاری لەسەر ئەەکەین. سوپاس بۆخوا خاک و ئاوی کوردستان هەر جۆرە تۆوێک و زیاترین ئەو جۆرە تۆوانەی کە یینتە هەرێمی کوردستان ئەتوانین بڵین بگونجێ لەگەڵ کەش و هەوای هەرێمدا و ئێمە سوپاس بۆخوا لێرەوە ڕایەگەین بە هاوڵاتیانی خۆشەویستی خۆمان لەو 45 جۆرە کوولەکەی کە ئێمە ناومانە و چەند جۆرێکی کێشکە حەجمەکانیان زۆر گەورەیە ئێستا لە ژێر توێژینەوەیە ئەوانیش کە ئیشی لەسەر ئەەکەین لە ڕاستیدا سەرکەوتنیکی زۆر گەورەمان بەدەستێناوە و جوتیارانێکی خۆشەویستی زۆر ئیسپادەیان لەم توانە ئێمە کردووە و ئەو گەشتیارانی کە سەردانی کێڵگەی کوردستان ئەکەن وەک دەزانن هەفتە بازارێکمانەیە هەفتە بازاری کێڵگەی کوردستان هەموو ڕۆژانێکی پێنجشەمە و هەینی دەکرێتەوە بەڕووی هاوڵاتیاندا و بەدەستی خۆیان ئەو بەرومانە لەکەنەوە. ئەو گەشتیارانە هەمووی مستەفید بوون لەو جۆرە تۆوانەی ئێمە ناومانەوە سەرکەوتنیکی باشمانتیا بەدەستێناوە. سپاس بۆخوا. زۆر باشە کاک حامید، لە نێوان ئەو 45 جۆرە کوولەکەی کە بەرهەمتان هێناوە ئەمە کەمێک باسی جیاوازیمان بۆ بکەی لە نێوانیانە، یعنی جیاوازەکان خۆی لە چیا ئەبینێتەوە؟ لە قەبارەی کوولەکەکانە، لە تامی کوولەکەکەیە، لە ڕەنگایەتی؟ ئەگەر باسێکمان لە جیاوازی جۆرەکانیان بۆ بکەیت.
لە جیاوازیەکاندا جیاوازیەکان زۆرن بۆ نمونە کوولەکەمان هەیە بۆ مرەبادەشەیە کوورەکەمان هەیە بۆ چێژەشەیە کوولەکەمان هەیە بۆ چەندەها جۆری نەخۆشی ئەشێت کە ئێمە ناومانەتە کوردستان وە ئەو جۆرە کوولەکانە لە ڕاستیدا هەریەکی بەهاو جۆری خۆی هەیە هەم لە وەسپی تەندروستیدا یان لە وەسپی بەها خۆراکیەکانیدا لە ڕاستیدا ئەوەی ئێمە ئەمانەوێت هەمە چەشنیە بکەین لە بەروبوومدا و بتوانین ئەم جۆرە کوولەکانە یان چەنەها جۆری تەنها کوولەکە ناچەنەها جۆری بەروبوومی تریش بێنینە کوردستان ئەوانەی کە بوونینە بۆ لە کوردستانیان هەبووە لەمەوە پێش و لە ناو چووە بتوانین ئەم جۆرە تۆوانە زیاد بکەین و بتوانین وای لێ بکەین گاتە ئاستێک کە خەڵکانی هەرێمی خۆشمان هەرێمی کوردستان بێبەش نەبن لەوانەی کە لەو بەروبوومانەی کە لە دەرەوەی وڵات هەیە. بەڵێ کاک حەمید باسی کێشمان بۆ بکە بەرەمێنانی ئەم جۆرە کوولەکە جیاوازانە هەموو یەک کاتی پێویستە و لێ کاتیشا بەرەمێ یاخو جۆرێکیان لەگەڵ جۆرێکی تر جیاوازە و هەمووشیان لە شوێنێکی تایبەتە ئێوە ئەتوانن پەروەردەیان کەن و گەورەیان کەن. نەخێر کاتەکانی جیاوازە و ئەتوانین بڵین لە زۆربەی کاتەکان ئەتوانین بڵین لە یەکی شەوە نزیکن و بە دوو موسمیش دەتوانرێت بنێژرێت بەڵام ئەوەی کە ڕەچاوی ئەم جۆرە تۆوانە ئەکرێت ئەبێ لەژێر ئیشراف و لەژێر چاودێری چەند کەسێکی پسپۆڕابێیان ئیرشاد وەرگیرە لەو شوێنانی کە ئیشان تیا کردووە لەبەر جۆری چەند جۆرێکیان هەیە کە تەلقیحی زاتین یان تەلقیحی زاتینین ئەکرێت ئەو جۆرە تۆوانە تەلقیح بکرێت بەدەستی تەلقیح بکرێەوە چەند جۆرێکیشان هەیە کە خۆیان تەلقیحی زاتین خۆیان تەلقیحی خۆیان ئەکەن بەڕاستی ڕێنمای هەموو شتێک ڕێنمایی خۆی هەیە و ئەم جۆرە کوولەکانە ئێمەوەی دەتوانین بە هاوڵاتیانی خۆمان یا بە جوتیارانی خۆمانی بڵین ئێمە سوپاس بخوا بۆ چەند ساڵە ئیش لەسەر ئەم کوولەکانە ئەەکەین و سەرکەوتنمان بەدەستێناوە و هەر جوتیارێک بیەوێ لە ڕێگەی ئەم شاشەی بەڕێستانەوە هەر جوتیارێک بیەوێ ئەم جۆرە کوولەکانە تۆکانی لە ئێلای ئێمە بەردەستە و ئەتوانن هەر ئیرشاداتێک لە ڕێگەی خۆمانەوە یان ئەندازارە کوشتوکارەکانی لای ئەوانەی کە دۆستی کێڵگەی کوردستانن ئەتوان ئەو ڕێنمایانەش وەرگرن. زۆر باشە کاک حامید ئەم 45 جۆری کوولەکەیە تەنها لە شاری هەڵەبجە ئەتوانرێت بەرهەم بهێنرێ واتە بۆ کەشوهەواکەی ئەوێت تەنها گونجاوە یاخود ئەگەر کەشوهەوایەکی دیکە یەکێک لە ناوچەکانی دیکەی کوردستانیش یەکێک لە جوتیارەکان حەز بکە لە شوێنێکی دیکە ئەم بەروبوومانە تاقی بکاتەوە ئەتوانرێت لە هەموو جۆرە کەشوهەوایەکە بەرهەم بهێنرێت ئەمایان چۆنیە؟ زۆربەی زۆری ئەم کوولەکانە لە هەموو کەشوهەوای نەک هەرێمی کوردستان بگرێت لە سەرتاسەری عێراق دەچێنرێت بەڵام ئەوەی کە جێگەی ئەوەیە کە لەسەری بوەستین و باسی لەسەر بکەین تەنها کات و ناشتنی ئەو جۆرە کوولەکەیە بەهۆی ئەو جەوە یان ئەو بی ئەوە کە بۆی ئەڕەخسێت من دڵیای هاوڵاتیان ئەەکەمەوە ئەمە شتێکی زۆر مهم نییە و شتێکی زۆر گەورەنیە گەورەیکەین لە سەر خەڵک ئەم جۆرە تۆوانەکەیە ناومانە چۆن من توانی ومەنا بیناژن چەندەها جوتیاری کەش ئەتوانێت لە ئێمەوە ئیسفادە بکەوە بتوانێت ئەم جۆرە تۆوانە لە کێڵگەکانی خۆیان بناژن و زیاتر هاوڵاتیانی خۆمان مستەفید بن لەم جۆرە تۆوانە. باشە کاک حەمید با باسێکیەوە بکەین لەگەڵ بەرەمێنانی ئەم جۆرانەی کوولەکەیە باسێکی کێش بکەین جۆرەکانی کوولەکە لەم ساڵە کێشیان چۆن بووە و زیاترین کوولەکەیان کە کێشێکی زۆرە بوو بێ کامیان بووە؟ ئێمە کوولەکەی خانمیمان هەبوو ئەو کوولەکە خانمیە کە تقریبان هەر باوە لە کوردەواری خۆمانە کێشی ئەو کوولەکانە تقریبان گەشتۆتە 40 کیلۆ لە لای ئێمە و چەندەها جۆری کەمان هەیە ئێستا لە ناشنای و تازە کەوتونەتە گوڵ یعنی لە مەرحەلەی ئەوایە ئەو جۆرە کوولەکانش تەسەورەکەم بگاتە کێشیان بگاتە سەری 80 بۆ 90 کیلۆ و لە ڕاستیدا هەموو شتێک لە کاتی خۆیدا و لە وەختی خۆیدا باسی بکرێت هەر شتێک ئەگەر دلیل نەبێ وەکو ئەم جۆرانی کە ئێمە لە تەنیشتمانایە چەندەها جۆری تا ئێستا بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستانە دەرکەوێت ئێمە نامانەوێت شتێ بڵین لە نیتاقی ئەو توێژینەوانە دەرچین کە ئیش و کاری لەسەر ئەەکەین لە ڕاستیدا جۆری تۆکە دەوری هەیە و ئەو بی ئەو شوێنەی کە ئیشی لەسەر کاری لەسەر ئەکرێت پێوەستی خۆی هەیە بەس دڵنیایی ئەم بە هەموو کەس ئەو جۆرە تۆوانەی کە زۆر گەورە ئەبنوە بۆ دنکە کوولەکەیە کە ئەوانش بەڕاستی ئەمە توانم بڵێم تا ڕادەیەکی زۆر باش سەرکەوتنێکی باشمانتیا بەدەستهێناوە. دەستەکانە خۆش بێ سوپاس بۆ تۆ کاک حامید کە ئەمڕۆ بە شێوازێکی ڕاستەوخۆ لە شاری هەڵەبجەی خۆشەویستەوە لەگەڵمان بووی ئومێد دەکەین کە بەردەوام کاری زیاتر و کاری جیاوازتر لا بەڕێزتان ببینین. سوپاس بۆ تۆ. سوپاس بۆ تۆ کاک حامید دەستەکانە خۆش بێت.